ئێمە بابەتەکە بەتەواوەتی لەبەرەوەی ناچین ناو تەفاسیلی بەندەکەی چییە کام فەقەرە یاساییە ئەو وازەح و تەسەورەکەین کات کوشتنی ناوێ هەموو بۆ هەموو خەڵک وازەحە کە بەندێکی یاسایی ئاوا ئینی حەبس نییە یعنی یەکلایکردنەوەی بە حەبس نییە و یەک دنیا شەکوای گەورە لەسەر بەرپرس و سیاسی ئەم وڵاتە هەیە هەر ناجوڵێنرێ هەر ڕێزێک بۆ کوشتن هەیە تۆمەتی کوشتن هەیە ناجوڵێنرێ تەقەکردن هەیە ناجوڵێنرێ لەبەرەوە ئەوانە ئێمە ناچین ناو تەفاسیلی بڕیارەکەی دادگا چی ئەکا گەرچە بڕیارێکیدا ئەمە نیشاندانی ڕێزە بۆ دادگا کە بەداخەوە کە ئێمە وا ئەبینین ڕەنگە وەکو پێویست دادگا لە قودرەت و لە توانای خۆی تێنەگا کە چۆن ئەبێ مامەڵە لەگەڵ ئەم جۆرەکەی سەرناب بکاتەوەکو ببێ بە هاندەرێک بتوانن ئەو کەسانەی کە تاوانی گەورەتریان لەسەرە کە تاوانیان لەسەر مەکە جونحە لەسەرە جەریمەیە بتوانن ڕاپێکی دادگایان بکەن و ئەمە مەسەجێکی سیاسی وەکو تۆ باسی کرد بە ڕوونی وازەحە کە مەسەجێکی سیاسی لەلایەن هەردوو بنەماڵی دەسەڵاتدارەوە کە هەر یەکەیان لە کاتێکی جیاوازەوە بە شێوەیەکی جیاواز هەم دادگا بەکارێنن هەم ساختەکاریەکەن هەم کەناڵی NRT بۆ نمونە کەناڵەکان داخەن چالاکوانانمانەگرن ئەمانە هەمووی زوخوتاتی سیاسیە لەبەرەوە هیچ پەیوەندی بە بابەتی یاسایی و ناچین ناو تەفاسیلاتەوە کە بەندەکە چی بەسەریە و بڕیاری حاکم چی ئەبێ لە هەموو حاڵەتێکە ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان نامێنینەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە بە تایبەتی تەحملی بە سیاسیکردنی ئەم کەیسەکە